شانۆکار و ئەکتەری کورد سوێدی کەمال گۆرگۆ لە باکووری کوردستان هاتوۆتە دنیاوە. ماوەی زیاتر لە 35 ساڵە لە سوێد دەژی. کەمال ئەگەرچی لە تاراوگە دەژی بەڵام هەمیشە بە ڕۆح و گیان وەکو خۆی دەڵێت لە کوردستانە. ئەز لە کوردستانە باکوور عەلیە دەرسمێ گوندێ ئوخچیا گرێدایی دەپ لە دایکا خۆ بوومە و ساڵێ دایکبوونیشی ئەز نزانم بۆ ئەز باوەڕ دەکەم بۆ وەک نا وەلا نا وەک هەموو کووردا من ئەوە کە بابێ من دەگوت دەما دەست بە دەبستانی کرد ئەو گابەم چوون ماقامن دەولەت پرسیارکردن گوتن چەند ساڵیە و ئاپێ من ڕەحمەتی وی ئەوە کردبووی گوت بوو وەڵێ یەکێ مەها یەکەم 56 لە دایک بوویە و گاواکێ لە دبستانە ناوێ من نووسیا بوون ئەس چوم دبستانە لە دبستانێدا یە ئەندرێژ ئەز بووم و یەکی سمبلاویژی هەبوو ئەز بووم یعنی ناو تەلەبێ شاگردن دبستانێدا ئەز تموتمە مەزنتر بووم. هێشتا منداڵ دەبێت کە دایشی کۆچی دوایی دەکات وەکو خۆی دەڵێت سێوی هەتی و دەمێنێتەوە. ئەو ئێشەی هێشتا لە دڵی کەمالدا پەنجی خواردۆتەوە کاتێکیش گەورە دەبێت و هەست بە چەوسانەوەی داگیرکەر دەکات ئێشی بێوڵاتی جێگای ئێشی بێدایشی لەق دەکات و ئێستا گەورەترین خەمی کەمال خەمی بێوڵاتیە خەمێک کە تەنیا ئازادبوون و سەرخۆبوون ساڕێژی دەکات. سێوێتی تشتێکی ئەس باوەڕ ئەس تشتێکی ناسیبی کەسی نابینم لە سێوێتی تشتێکی گەلێک گیانە و ئەو سێوێتی تم لە دڵێ مەدا هەیە من زارۆکاتیە خۆدا هەیە ڕۆژە ئیرۆنیژی ئەو سێوێتی دلێ مەدا ئەو سێوێتیە ئەم ببێژن بیرانینا دایک کێماسیە دایک ئیرۆبیە وەک کێماسیە وەلات یعنی جیە خوا گواردیە بەرێزە گاواکی زارۆک بووم تموتم ئەوکا من هەبووم دەگوت دایکێک مژی هەبوونە هەر کەس برادەرە من هەواڵێ من دایکی وان هەبوون ئەو چوو ماڵ دایکی وان بان دەکردن بووم کوڕێم وەرە گاواکی ئەز چوو ماڵ مزەخواست کە دایکێک مژی هەبە ئەز بچم هەمێزە دایکەوە. ئانا برۆنزۆنی هاوسەری کەمال تا چەند ساڵێک پێش ئێستا جگە لە چیرۆکی بەفر و کوڕکوڕ هیچی دیکەی دەربارەی کورد نەدەزانی. بەڵام ناسینی کەمال هۆکارێک بوو نەک تەنیا بۆ ناسینی کورد بەڵکو ئێستا گەیشتۆتە ئەو بڕوایی کە بەشێک لە ئیتالیەکان ڕەنگە خزمی ئەتروشیەکانی باشووری کوردستان بن. Alltså jag kommer från den delen av Italien som för över 2000 år sedan var befolkad av ett folkslag som heter etruskerna. خەڵکی ئەو بەشەی ئیتالیام کە 2000 ساڵ پێشێستا خەڵکێکی لێ نیشتەجێ بووە کە پێیان گوتون ئەتروسکە. لەم دوایانەدا هەندێک لێ کۆڵینەوە دەریان خستووە کە ئەتروسکاکان پەیوەندیان بە کوردستانەوە هەبووە چونکە ئەوان لە ڕۆژهەڵاتی ئەنادۆلیاوە بەرەو ئەوروپا کۆچیان کردووە. دیارە هۆکاری کۆچکردنەکەیان نادیارە. سەرەتا لە دوورگەی یۆنان گیرساونەتەوە و پاشان لە ئیتالیا گیرساونەتەوە. 400 ساڵ دوای زین ئەو خەڵکە لە ناو چوون چونکە لە نێو ئیمپراتۆریەتی ڕۆمادا تواونەتەوە. جێگەی سەرنجە لە کاتێکدا ئەوان گەلێکی ئاشتی خواز بوون بۆ لە ناوچوون. مرۆڤ دەتوانێت بڵێت ئەوان تەسلیمی فەرهەنگی ئیمپریالیزمی ڕۆمەکان بوونەوە. کەواتە ئیتالیا و کوردستان پەیوەندیەکی باب و باپیرانیان هەیە. ناوچەیەک هەیە لە کوردستان ئەتروش ڕەنگە باب و باپیرانمان خەڵکی ئەپێ بوون. Mellan Italien och Kurdistan också. Yeme tübe despeki em zaza bune li hatine guvertine. Zazayı dersin var dibêjin.
لزمان ما كرمانجي يعني بهادناني هردم كرمانجي بو كلمة تركي نلزانيا وأوجي يعني لشو عسكرية تركيا تركيا هم بو ولا تركيا كي أوزاني تركيا يعني تركيا خاشتر هين نبو نه خاصه هردم زمان كردي زمان كردي تایبەتی قەدەخە بۆ دەبوو ئێوار شەب یعنی لەگاڵاکەم گوندی خواجە بووین ئێوارێ ئەو تشاندن کەسێک کە دچوون گودار دەکردن پاشدەری و گاواکە تە ماڵا خۆدا دێ و باوێ خۆرا کوردی قسە بکردنە سبێ گاواکە تو دەچین مەکتەبێ ئەو بان دەکردن دەگوتن وەرە و هەمبەر هەموو کەسی بالشف تدخلنا وأقول تكرر حقرات تكرر بوجي قال لك إنسان نادي ورياك سابق اللي من نظامي بەسەرهاتی دێرسیم وەکو برینێک هێشتا لە جەستەی نیشتیماندا ساڕێژ نەبووە. هێشتا و چیرۆک و ئەفسانانەی کە لەسەر بنەمای ڕاستیەکانی کۆمەڵکوژی دێرسیم بنیادنراون و دەم بەدەم دەجێڕێنەوە لە یاداوەری دێرسیمیەکاندا نەسراوەتەوە. ئەوە تا کەمال گۆرگۆ باسی دەنگدانەوەی بەردەوامی هاوار و گازی دێرسیمیەکان دەکات کە هێشتا لە ناو ئەشکەوتەکاندا دەنگ دەدەنەوە، یانیش بەسەرهاتی ئەو گەنجە کوردەی بەجلشی سەربازی تورکیەوە دەگەڕێتەوە بۆ ماڵەوە لە جیاتی ئەوەی دایشی لە ئامێزی بگرێت ڕوبەڕووی ڕقێکی پیرۆز دەبێتەوە. بابا من دەگۆ ڕۆژێکی خۆتێکت کورد دەرسمێ چیە ئەسکەری تورکیەوەیە و تەریس ئاوێ یانە تەریس بوون ئاوێ مانگەیەکی بەلێ هەتیە ماڵ چیە لە دەری خستیە و دیا زارۆک چیە دەری بە بکەم مێزک لەبێ دەرێدا بەری کونێک هەبوو لە کوندا دەنێریان مێزەدەکەکی یەکی لە جلێ ئەسکەری سەرە مێرە یعنی بابە لاوکتا دەبێژە مێرێک دەبێژە ئەسکەرێکی ترک لە پاش دەریە ئەو مێرێک جام دەشەکینە و خۆ جام دەدابێژە دەکەوێت ناو سنجیکان و دەرهەبە تموت دچێ ڕوویەوی هەدەرێکی ڕووی قیشت بێ بە جامێ و بە سنج قیشت بێ گاواکی ژنێک دەری بە دەکەم مێزەکی کوڕێویە تایبەتی کورد کوڕێوان تێ هەمێز دکەن دەگیرن هەمێز دکەن ئەو تو دکە دەبێژە کوڕێ خۆرە تو چما بە جلێ ئەسکەری دەرکاتی بام باو دەکرد بێژێ وەرە کوڕێ تێ دەبێژە گاواکی بافتێ ڕوویەوی هەموو خونێ یعنی ئەو خۆفا و ئێشا دەرسمێ هینجی جەمگەلێ کووردا بوو لێ ناشکیایە لێ کووردا شکاند وان ساڵێن وان 35 ساڵ 40 ساڵێن داویە ئەو شکیە و ئەو ترس چوو با گەلێ داگەکەر بابێ من بێرین کوورە بێدەرمانە دلێ من گەلۆچما دەرسم چاواکەم ببێژن گولێک ئێشەیە گۆل دەبێژم وەرنە گولێک لە زیکدا بێ و مەریل لە سەرەوی بە پاشنە یانە بە تشتێن هەشک بگرێک و سەرەو نەیدەر وەک ئێشێکی گەلێک گران بوو و تایبەتیژی تەحەدەیەن گەلێک مەزن لە ئەسکەرێ تەرک لەسەر خەلکن دەرسێنێ کردبوو لە تشتێکی دەگوتن چییە دەگوتن ئاوا منزورێ منزور چەمێکی منزورە لە دەرسمە دەچێت دەبێت چەمان منزورێ هینجی بیناخون شێتێ لەبێ ئەوک هەبوون ئین لە بنێ چیادا ئین هەبوون ماغەرە دەبێژن گاواکە مەری لە بەر دەرباز دەبە دچە هینجی مەری ئاوازێن خەلک دەبێ ئێش و ئاواز دەبێ هەتا دەم ئێشە وەلات داها بر ئێشێکی گرانە دایک دەبە ئەمر هەیە ئەمرێکی دایک هەیە ئەمرێکی ژوا ئەم هەمووژی ڕێوینە لێ وەلات نا وەلات هەر دایم هەیە وەلات دەرگوشە ژیانێ وەلات دەرگوشە هەموو دایک و باو و کەڵایە
باب و کال و هەر کەس کارە بچێت لەو دەرگوشتم وتم جێ خۆیە بەردەوام سەنەدین داخرم بۆ وێژی ئێشەوەلات داگرا. Har bott i Sverige många år. Under dessa år kom jag aldrig i kontakt med den kurdiska. ساڵانێکی زۆرە لە سوێد دەژین، بەڵام لەو ماوە دوور و درێژەدا وا ڕێنەکەوتووە ڕوبەڕووی فەرهەنگی کوردەکان ببمەوە. هاوڕێیەکی تورکم هەبوو، خەڵکی تورکیا. جارێکیان لێم پرسی ئەرێ لە تەلەڤیزۆن گوێبیستی وشەی کوردە بم. ئایا کورتکێن؟ گەلێک هەیە بە ناوی کوردەوە؟ لە وەڵامدا گوتی نەخێر شتێک نییە بە ناوی کوردەوە، بەڵکو ئەو تورکانەی کە لە چیاکاندا دەژین پێیان دەگوترێت تورکی چیایی، ئەوانە کورد نین، تورکن. کاتێ لێم پرسی ئەدی ناوی کورد لە کوێوە هاتووە؟ لە وەڵامدا گوتی ئەوانە چیانشینن، ناوچەکەیان بەفری زۆری لێ دەبارێت. کاتێک بەسەر بەفرەکەدا دەڕۆن لەژێر پێکانیانەوە دەنگێک دروست دەبێت، کوڕکوڕ. ئیدی وشەکە گۆڕانی بەسەردا هاتووە و بووە بە کورد. هێشتا تەمەنی 7 ساڵان دەبێت کە لە ڕێگای سەما و ئاوازە کوردیەکانەوە خولیای شانۆش دەکەوێتە سەریەوە و تێکەڵ بە خوێنی دەبێت. لەوێدا شانۆیەک چێ کرد و ئەو شانۆ لە زستانە نیشانەدان و ناوان شانۆیان کرد لە دبستاناندا لە هەموو سنفاندا چێدەبوون هەردەم یە باشتر هەژمارتن کە ببە شانۆیە هەموو دبستانی و متم وان هەمووان شانۆدا جێدی کرد. ئەستم وتم ناڵام یانێ تم وتم من ڕۆڵێ باش دەدەم من مدەگرت و هەیە لە مەکتەبە یانێ نەهین سنفان نەهینجی تم وتم بەردەوام بوو یانێ من ساڵی 7 ساڵی ئەمرێ خۆی 7 ساڵیدا من دەست بە شانۆ کرد، شانۆ و ڕەقس تایبەتی فۆلکلۆر. نائاگا لەوەی کە ڕۆژێک هەزاران کیلۆمەتر لە زێدەکەی خۆیەوە دەبێتە ئەکتەر و بەشداری دراما و فیلمە سوێدیەکان دەکات. ئەو دەبێتە یەکێک لە دامەزرێنەرانی شانۆی کوردی لە تاراوگا. زانی ئەو کە کوردی لانە کوردستانی موزیکتم وتم کوردیە لە ڕەقسەوێ لێ نابێوی موزیکا کورد نابێژم ترکیە تابێت ئەو نەدەکرێت لێ ئەم بێژن ئەو زەوق ئەو هەواسا ڕەقسا کوردی تایبەتیژی لە گوندا لە گوندێمە ئەس گوندیمە باوێ مە گوندیە و ئەس گوندیەکی یانێ گوندێ خواژی و خەڵکی خوا تایبەتی هەموو گوندی کوردستانی هەز دەکەم. چونکە بۆ گوندی کوردستانی بنگەیە هەر تشتێکیە ئەردە ئەم ئەرد ئەم گاواکە لە گوندی یانێ ئەردا کوردستانی ئەردە مەرەی لەوێ دەردەکەوێت باژاریژی وەرە من بێژم بڵا هەواڵێ مەی کەرکووکی هێرش نەبێن سلێمانیژی لێ باژارێن کوردستان ئەردە کوردستان لێ ئەس گوندیمە و گوندێمەدا گاواکە دیلان دەبوون دەوات دەبوون زەواج دەبوون هەموو گوندێن دۆرێ تۆپ دەبوون بە ساز و پیک دوسێ ڕۆژان تموتم دەوات هەبوو دەما خۆرتانیە خۆدا من گەلێک ستران هین کرد و سترانی کوردی مدەگوت و وان شخصاندا ڕەقسێ خواچی وان دەران هین بووم ئەس ئەرێ ئەس دبستانە شەب و ڕۆژدا بووم یانە یاسلی مەکتەبا بوومێ دەدە ساژی ساڵێ جارێکی ساڵێ هەفتەیەکی دوسێ هەفتان ئەس داهاتم کوردستانی داهاتم ماڵ ئەو گاڵدا من چون دواخوا داواتên Kurdistanê piranî havînê dibin. Min li wê hîn bû, ez li wê hîn bû. Pir reqs jî taybetî. کەمالێکێکە لەو کوردانەی کە دەیەوێت بە ڕێگای ئاشتی کورد بگەنە ئامانجەکانی خۆیان کە ئەو لە کوردستانێکی سربەخۆدا دەبینێتەوە. هەر بۆیە وەکو چالاگوانێک و ئەندامێکی کۆمیتەی هونەرمەندان بۆ ئاشتی و پاشانیش وەکو سەرۆکی کۆمەڵەی هونەرمەندان بۆ ئاشتی دەست بەکار بووە. لەو ڕێگایەوە دەیەوێت خزمەتێک بە ئاشتی جیهانی بکات و دەنجی کوردیش بگەین تا گوێی ئاشتی خوازانی جیهان. ئەم کۆمەڵەیە بەشێکە لە ڕێکخراوەکانی ئاشتی جیهانی و زیاتر لە 700 ئەندامی هەیە. هونەرمەندە. دەبێژن هونەر و سیاست بە هەورە ناماشێ
از دبیجم بو گلی بندست سیاست و هنر بر دوست برایه خوشک برایه بودن بو خلک بندست نکرده به سیاست نشه سیاست لجیان مدایه یعنی گلی که اینکار ببه گلی اینکار بنا خود دژی اینکار بنا خود درکبه تو هنرمند بی تو امام بی تو شیخ بی تو چی بی گلی تو هم برو درکبه بو تو کسی قبول نکه بویج من اول که یعنی کار مدت های بده از بویجم از بو چوا بکم یعنی تمثیل گلی خواب بکم بو ام هر کس هر شخص که دوی وی مسئولیت به خود ببینه که ام تمثیل گلی خود کن حیا که گلی مثلا ولی عذاب نبیه و ام گلی تمثیلیت به خود ببینه بویج که مثلا بویجن رخرابیا و سپریس فرد سرود یعنی اشتی سپری بویجن جماعت جواتا اشتی خازن سوید و لبی اوی که داشت کاملا داشت نزدیک 11-12 تنه کاملا این جدا هنه که اوجی گرگ یعنی یه اشتی خازن و لبی تایبتش کار مپرانه دیجی چکن اتم یعنی سلاح اتمی و چکن گرام دیجیانی و تایبتش دیجی زوردستیه و جو دژی اینکارا ما به مرواتیه و اجی از باور دکم 4 سال و نیم از سروکتی آن دکم جاره یکمین از سروکتی آن دکم و دزگه که گلک باشه با ما به مروبا و اوکی لید بود کتنامجی با بلا کردکشی هر داری که هبه ام لید دزگه ودا گاوا که وقت کرد هبن نه به گله خواهی تمثیل لیکن نه به گله مجی هر داری که دوباره مثلا از اوی که ببیجم سرپیاتی که محمد اوزون ببیجم نویسکار کرد هفته گلک باش نست که محمد انسان که گلک پاک شد دلال بود مخابه نزوان داکی بیدی که دوباره هر باغچه که مهبرات گفتم مهدی ابو مدگو هر باغچه که در بلا گله که کردستانی هست ل هر جیه که در گله که کردستانی هست لی به نقش کردستانی بر بین بلا بین کردستانی بن و اوج وقت نمونه دوی ام هر جیه که وقت گله که کردستانی بلا هست اصلا نقش کردستانی بن Vi skulle gärna vilja förena våra kompetenser. بەڵێ دەمانەوێت بچینەوە کوردستان توانا و شارەزایەکانی خۆمان لەوێ بخەینەگەڕ بۆ نمونە من هونەرپارێزم ڕەنگە بتوانم ئەوەی کە دەیزانم لە کوردستان کەڵکی لێ وەربگیرێت هەروەها وەکو مێژووناسی هونەر باسی هونەری ئیتالی بۆ کوردەکان بکەم هەروەها لە بواری شانۆشدا چونکە هەموو هونەرەکان دەبنە هۆی تەقینەوەی تواناکان ئەو شتەی کە لە ناو ناخماندایە و بڵاوکردنەوەی لە ناو خەڵکیدا یعنی دێ پگۆم ئەکەم قسە بکەم بەهێویە ڕۆژێکی کە ئەم خوشک و برا بیر و باوەری خەڵ بین ئەو گاو کوردستان ئازاد ببێ ئەو گاو هەموو گەلن کوردستانێژی بۆی ئازادیە ڕەخس و دیلانان دەکشێنن بەهێویە ڕۆژێن دیلانێ بەهێویە ڕۆژێن ئازادیە